لە ساڵی 2010 بڕی بەرهەمی گۆشتی سوور لە هەرێمی کوردستان 85,000 تەن بووە. لەم بڕەش 150 بەرهەمی ئاژەڵی ناوخۆ بووە و 150 بەرهەمی ئاژەڵ و گۆشتی بەستووی هاوردە بووە. ئەم ئامارەژەوە دەردەخات کە ژمارە ئاژەڵ و ڕەشەوڵاق لە هەرێمی کوردستان وەکو پێویست نییە و نەتوانراوە بەرهەمی ناوخۆی پێپڕ بکرێتەوە. ئێمە لە هەرێمی کوردستان نزیکەی 4 ملیۆن سەر مەڕ و بزنمان هەیە لەگەڵ نزیکەی 280 تاکو 300,000 سەر ڕەشەوڵاق. ئەو ئاژەڵانێک کە هەمانە ناتوانن پێداویستی ناو هەرێمی کوردستان لە بەروومەکانی گۆشتی سوور و شیرەمەنی دابین بکەن. لەبۆ ئەوە ئێمە ناچارین پەنابێنە بەر هاوردەکردن. لۆ نمونە ئێمە لە گۆشتی سوور ساڵانە نزیکەی پێویستیمان بە 85,000 تان دەبی بۆ دابینکردنی پێداویستی ناوخۆ، بەڵام ئەو پێداویستە دابین دەکرێت لە ڕێگای نیوەی نزیکەی لە ناوخۆ دابین دەکرێت، نیوەکەی تر هاوردە دەکرێت لە دەرەوەی هەرێمی کوردستان بە شێوەی گۆشتی سووریان بە شێوەی ئاژەڵی زیندوو. ڕۆژانە ئاژەڵێکی زۆر هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت. هاوردەکردنی ئەم ژمارە زۆرە لە ئاژەڵ وای کردووە ئاژەڵی خۆمەڵی نرخەکەی کەم بێتەوە. دابەزینی نرخەکەشی وای کردووە بە شێوەیەکی کەم ئاژەڵی خۆماڵی بێندرێتە گۆڕەپانی ئاژەڵ فرۆشان و بفرۆشترێت. زیاتر ئیدەرەیە لە بۆی لە تورکیا دێ، لە سووریای دێ، لە ئێران دێ، لە ڕەشەورا غوشتوالە، لە هەموو دەوڵەتەکان دێ. بەڕاستی ئێستا ئی خۆمان بەرهەمی خۆمان زۆر کەم بووە. عالەمەکە بێزار بە لەو گۆشت ناشکوری گۆشتی ئێرانە هیچ سووریا گۆشتی خۆمان دەرەجەیەکە بەس ناگەڕێنە تا هی سووریا یابی دەرەوە یابی ئەوانە دەفرۆشەیمە نافرۆش. باژێرەی ئامارێکی بەڕێوەبەرایەتی گشتی سامانی ئاژەڵ و ڤێتەرنەری سەر بە وەزارەتی کوشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە ساڵی 2017 135,000 ئاژەڵ هاوردەی هەرێمی کوردستان کراوە. لە ساڵی 2018 100,000 ئاژەڵ و لە شەژمانجی ئەم ساڵیش 6,000 ئاژەڵ هاوردە کراوە کە زۆرترین ئاژەڵیش لە وڵاتانی جۆرجیا و بەرازیل هاوردە دەکرێت. ئەمە جیالەوەی لە وڵاتانی ئێران و سووریا و چەند وڵاتێکی دیکەش ئاژەڵ هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.